ئەو یاسایە ئەوەندەی کە ناوەڕۆکەکەی خێزان لێک هەڵدەوەشێنێتەوە خێزانەکان ناگەێنێتەوە یەک. بەپێی واژووی کۆنووسی راپۆرتی لیژنەی یاسایی لەسەر پرۆژە یاسای هەمواری یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێرزان و ئافرەت تەنها ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕەتی کردوتەوە و واژۆی نەکردووە. بەشێک لە ئەندامان واژۆیان کرد لەوانەیە یعنی قەنەعەتیشیان بۆ نەبوو بێکەم پێشنیازە بۆ جۆرە دەرچێ بەڵام 2000 واژویان کرد. هەندێک لە ئەندامان هەرمۆڵەت بوون نەهاتبوونە کۆبوونەوەکە و ئەندامیش هەبوو بایکۆتی کرد بەڵام من زۆر بەڕاشکاوی وتم لەگەڵ ئەو یاسایانیم واژوشی ناکەم و لۆبیشم بۆ کرد بۆەوەی ئەو ڕۆژێک کە خوێندنەوەی دووەمی بۆ کرا ڕۆژی چوارشەم نەهێڵین ئەو یاسایە بۆ جۆرە تێپەڕێ ئەوە بوو نەتیجەی لۆبیکردنەکە بینیمان کە دەستەی سەرۆکایەتی بەڵێنیدا ئەو راپۆرتە بنێرێ بۆ لیژنەی فتووە. لەبارەی ڕەتکردنەوە یاخود ڕاگررتنی پێشنیازە هەموارەکە پەرلەمانتارەکەی کۆمەڵی دادگەری ڕەتی دەکاتەوە ئەو پێشنیازە یاسایە ڕاگیرا بێت و تەنها سەرۆکی پەرلەمان بە داواکاری سێ پەرلەمانتار لە نێوهۆڵی پەرلەمان دەتوانێت ئەو پێشنیازە یاسایە بخاتە دەنگدانەوە بۆ ئەوەی ڕابگیرێت. خۆی ڕەتکردنەوەی پێشنیازە یاسا بەپێی مادە 97 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت لە ناو هۆڵی پەرلەمان پەرلەمانتارێک داوا بکەس دوو پەرلەمانتاری تش پشتگیری بکەن یاخود داوا بکەن ئینجا دەخرێتە دەنگدان بۆ ڕەتکردنەوەی. ئەم پرۆسە پەیڕەویە دەبێت لە پەرلەمانی کوردستان لە ناو دانیشتنێکی ئاشکرا بەڕێوە بچێ. ئێمە لە ڕۆژی چوارشەم داوامان کرد سێ پەرلەمانتار لە ناو کۆمەڵی دادگەری پەرلەمانتارانی تریش داوای ئەوەمان کرد ئەو پێشنیازە ڕات بکرێتەوە بەڵام سەرۆکی پەرلەمان نەیخستە دەنگدان. کۆمەڵی دادگەری فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان ڕاستپاردووە هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی بگرنە بەر و دژی هەر پرۆژەیەک بوەستنەوە کە پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێت. ئەنجومەنی باڵای کۆمەڵ بە ئێمەیان ڕاگەاند کە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەو پێشنیازە نەبین و مەترسیەکی جددی هەیە لە جێبەجێکردنی ئەسنای جێبەجێکردنی ئەو پێشنیازە کە ببێ بە یاسا بۆیە لەگەڵی مەبن هەتا کۆ تا دەقا دژی بوەستنەوە یاخود هەوڵی چاکردنی بدەن بە ئاراستەی ئەوەی کە کۆمەڵگە خێری لێ ببینێ. فراکسیۆنی کۆمەڵیش ئێمە لەسەر ڕاستپاردەی کۆمەڵی دادگەری ئێمە لە لیژنە تایبەتەکان کە ئێمە ئەندامین تێیدا و ناو هۆڵی پەرلەمان پێشنیاری جددیمان هەبوو و هەروەها ڕەتمان کردەوە پێشنیاز. بەپێی نووسراوە فەرمیەکە ئەندامانی لیژنەی یاسایی ژمارەیان 11 کەسە و تەنها پەرلەمانتارەکەی کۆمەڵ ڕەتی کردوتەوە واژۆی لەسەر راپۆرتی لیژنەکە بکات لە بەرامبەردا 4 پەرلەمانتاری پارتی و 3 پەرلەمانتاری یەکێتی و 2 پەرلەمانتار لە پێکاتەکان واژۆیان کردووە و پەرلەمانتارێکیش ئامادەی دانیشتنەکە نەبووە و یەکێکی دیکەش کۆبوونەوەکەی بایکۆت کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.